باس لە نەخۆشی پاشایەتی یاخود دائیلمەلوک دەکەین، باس لە نیشانەکان و هۆکار و دیارترین کاریگەرەکانی نەخۆشیەکە و لە پاڵ ئەمەدا دواتر باس لە گۆشت دەکەین کە بە یەکێک لە سەرەکی ترین هۆکارەکانی توشبوون بەم نەخۆشیە دادەنرێت، شێوازی خواردنی، بڕی خواردنی، هەروەها جۆری و گۆشتی کە ئێمە دەیخۆین. گفتوگوێم بابەتە لەگەڵ دکتۆر ئەحمەد مستەفا پسپۆری نەشتەرگەری گشتی دەکەم کە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا میوانە. دکتۆر سڵاوت لێ بێ و بانیت باش، زۆر سپاس بۆی لە بەیانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. دەمەوێت دەستپێک قسەکارمان بۆ دەست پێ بکەین کە دائیلمەلوک یاخود دەردە پاشا چییە؟ بەڵا بوو بۆراگە پرسیارەکە دووبارەکەیتەوە زۆر جۆم لێ نەبوو. دکتۆر دائیلمەلوک چ نەخۆشیەکە و دیارترین هۆکارەکەی و هۆکاری ناونادی بە نەخۆشی پاشایەتی چییە؟ بەڵێ دائیلمەلوک چییە؟ واتە نەخۆشی پاشایەتی لە چیەوە هاتووە ئەم ناوە؟ قەدیم یان لە کۆندا پاشاکان زیاتر گۆشتی سووریان خواردووە بەڕاستی کە ئەم گۆشتە سوورە مادیەکی تێدا پێدەڵێن یوریک ئەسید. ئەم یوریک ئەسیدە کە زۆر دەبێت لەناو خوێندا دەنیشێت لەسەر جومگەکان و بۆری دڵ، وا دەکات هەوکردنی جومگەکانی پێمان بۆ دروستکات و لەناو بۆری خوێنەکان دەنیشێت و تووشی گرفتی دڵ و زەخت و ئەو شەکرەمان بۆ دروست دەکات. بۆیە پاشاکان ئەوانەی کە با بڵێم دەسەڵاتدار بوون یاخود ئیمکانەتیان هەبووە گۆشتی سووریان زۆر بەکارهێناوە، لە نەتیجە تووشی دائیلمەلوک بوون، واتە نەخۆشی شاهانە، نەخۆشی پاشاکان. ناوەکە لەوەوە هاتووە کە ئێساش لە یەزال ئەم نەخۆشیە و ئەم ناوە هەر بەردەوامە و نەخۆشەکەش ناوماندا هەر بڵاوە. بڵێ نەخۆشیەکە خۆی چییە؟ نیشانەکانی نەخۆشیەکە چین؟ نیشانەکانی بەڵێ بەنسبەت نیشانەکانی کۆمەڵی نیشانەی زۆری هەیە دائیلمەلوک، تەمان لە تەمەنێکەوە بۆ تەمەنێکی تر دەگۆڕێن، زیاتر ئەوانەی کە توش دەبن تەمەنیان لە نێوان با بڵێن 35 ساڵ تا 50 ساڵ دەبێت. نەخۆشەکانمان سەرەتا دێن بە ئەستوربوون و ئازارێکی زۆری جومگەکان، بەتایبەتی جومگەکانی خوارەوەی قاچیان، ژانیان زۆرە، ئازاریان زۆرە، با بڵێن هەنەجار تایان هەیە لەگەڵی ئەوە وەکو ئەوەی کە یوریک ئەسید ناو جومگەکان دەنیشێت. بەڵام هەنەجار هەیە یوریک ئەسید کە زیاد دەبێت تووشی گرفتی ترمان دەکات، بۆ منە دروستبوونی بەردی گورچیلە یاخود هەوکردنی گورچیلە، دروستبوونی خەڵت و ڕەمڵ ئەوان لە گورچیلە. هەنەجار کە با بڵێم یوریک ئەسید زۆر دەبێت لەناو بۆری خوێنەکانیش دەنیشێ، گرفتی دروستبوونی فشاری خوێن و دڵمان بۆ دروست دەکات. بەڵێ چۆن ئەم نەخۆشیە یاخود ئەم حاڵەتە تەشخیصەکرێت دکتۆر؟ بەڵێ تامان هەموو نەخۆشیێک پێشەوەی تەشخیص بکرێت کۆمەڵێک با بڵێم کلیل هەیە بۆی بچینە ناو تەشخیصی نەخۆشیەکەوە. تەشخیصی ئەم نەخۆشی دائیلمەلوک یاخود نەخۆشی شاهانە لە ڕێی نیشانەکانەوە دەبێت. نەخۆشەکە تقریبان بە کتوپڕی تووشی هەوکردنی جومگەکانی دەبێت کە پێشتر ئەو گرفتەی نەبووە، ئازاری هەیە، ئەستوربوونی جومگەکانی هەیە، ئەشعی بۆ دەکەین، تیشکی بۆ دەکەین، دەبینین هەوکردنی جومگەی هەیە، هیچ نەخۆشیێکی ڕۆماتیزمەی نییە بەڕاستی. دوای ئەوە پشکنینی خوێنی بۆ دەکەین، فەحسی مادەی یوریک ئەسیدی بۆ دەکەین کە دەبینین لە ناو خوێندا ڕێژەکە زۆر بۆ دەگەینە تەشخیصی ئەوەی کە گرفتەکە ئەم یوریک ئەسیدەیە کە گرفتی دائیلمەلوکی بۆ دروست کردووە. بەڵێ بابینە سەر هۆکاری سەرەکی توشبوون بەم نەخۆشیە دکتۆر، ئەویش گۆشتە. تۆ ئێستا لە دەوروبەری تۆ بڕێکی زۆریش گۆشتی لێ، ئەمێ باسی ئەوە بکەین کە ئێمە بۆ ئەوەی تووشی ئەم نەخۆشیە نەبین پێویستە بە ڕێژەی چەندێک گۆشت بخۆین. بەڵێ پرسیارەکە پرسیارێکی بەجێیە، ئەوەی کە زۆر مشتومڕی ناوەتەوە بەڕاستی لە دێر زەمانەوە لە زانستی پزیشکی ئەو مشتومڕێ ئایا گۆشتی سوور باشە یان خراپە، گۆشتی سوور چۆن بخۆن چۆن نەیخۆن، ئایا تەرکیکەین یان تەرکی نەکەین. ئەمە تامان جەدەلێک و مناقەشەیەکی زۆری ناوەتەوە گۆشتی سوور. بەڵام بە شێوەیەکی گشتی گۆشتی سوور ئەگە بە شێوەیەکی ڕێک بخورێت بەڕاستی هیچ زیانێکی نییە، هیچ زیانێکی ئەوتۆی نییە. دەبێت ئەم گۆشتی سوورە ڕێک بکرێت. با بڵێم کەسێکی ئاسایی کە بۆ منە وەزنی 70 کیلۆ بێت پێویستی تقریبان بە 70 گرام پرۆتین هەیە. گۆشتی سووریش کە ئێمە بەکاری دێنین بەڕاستی سەرچاوەیەکی زۆری پرۆتینە،
ئەم پرۆتینە کە پێویستە بۆ عەزەڵەکانی دڵمان، بۆ عەزەڵەکانی جەستەمان، بۆ ماسوولەکانی هەموو جەستەمان، بۆ ڕێخستنی کردداری ئەنزایمەکان و هۆرمۆنەکان بە تایبەتی هۆرمۆنی پیاوانە و ئافرەتانە کە سەرچاوەیەکی زۆر باشی پێکهاتەی لە گۆشتی سووردا هەیە بەڕاستی. بۆیە ئێمە ناکرێت بڵێن بە خەڵک بڵێن واز لە گۆشتی سوور بێنە، بەڵام کام گۆشتی سوورە بە ئەوە ڕۆمکەینەوە. گۆشتی سوور بەڕاستی ئەگەر خوابی دات هەفتەی 2 جار بۆ 3 جار ئەبێ بخورێت، نابێ زێدەڕەوی تێدا بکرێت. وەکو باسمان کرد کە کەسێک وەزنی 70 کیلۆ بێ پێویستی بە 70 گرام پرۆتین هەیە. ئەم 70 گرام پرۆتینێت ئەبێ بەلانی کەم 20 تا 30 گرام ئەم پرۆتینە لە گۆشتی سوور ئێمە بەردەستی بخەین بەڕاستی. ئێمە بابینەوە سەر ئەوەی کام گۆشتە سوورە، ئەو گۆشتە سووری کە پێ دەڵێن فرێش تازە لە بازاردا بۆم شێوەی کە ڕیز کرا و بەردەستە، ئەمە سوودێکی زۆری هەیە کە زیادەڕەوی تێدا نەکرێت و دەتوانین بڵێم سوودێکی زۆری هەیە، چونکە لە بیرمان نەچێت ئەوەندەی کە خواردنی شەکر و کاربۆهیدرات و ئەوانە زیانی هەیە بۆ دڵ و زەخت و شەکرە و یاخود فشاری خوێن، گۆشتی سوور بەڕاستی ئەگە بە شێوەیەکی ڕێک بخورێت ئەو زیانەی نییە. بۆیە ئێمە زۆر جار تاکید لەوە دەکەینەوە نابێت گۆشتی سوور تەرک بکرێت، چون بە ماسهێنان لە گۆشتی سوور گرفتمان بۆ دروست دەکات بە تایبەتی لە ئافرەتان و منداڵاندا کە سەرچاوەیەکی زۆر مادەی ئاسنی تێدایە. ئەم مادەی ئاسنە بۆ پێکهاتەی خوێن زۆر مهمە، بە تایبەتی ئافرەتان کە دووگیان دەبن یاخود تووشی بێنوێژی دەبن بەردەوام خوێنیان لێ دەڕوات یاخوشی دەدەن، ئەمانە پێویستیان بە مادەی ئاسنە. ئەم مادەی ئاسنە لە گۆشتی سووردا هەیە. لە بیرمان نەچێت گۆشتی سوور ڕێژەیەکی زۆر کانزاکانی تێدا هەیە، کانزاکانی وەکو زینک و سلینیەم و مادەی ئاسن و ڤیتامین دی و ئەمانەی زۆر بێجگە لە پرۆتین کە باسم کە سەرچاوەیەکی گرنگی با بڵێن پێکاتەکانی خۆراکە پرۆتین. لە هەمان کاتدا کانزاکانیشی زۆرە وەکو زینک و کالیسیۆم و مادەی ئاسن و ئەمانە کە زۆر پێویستن بۆ ڕاپەڕاندنی خانەکانی لەشمان، بە تایبەتی خانە دەمارەکان، خانەکانی دڵ، ماسوولەکانی دڵ، ئەمانە هەمووی ئیش دەکات بە کالیسیۆم. بۆیە ئەم کالیسیۆم ڕێژەیەکی باش لە بەرهەمە شیرەکان و لەگەڵ گۆشتی سووردا هەیە. بۆیە ئێمە ناکرێت واز لە گۆشتی سوور بێنین، دەبێت وەکو باسمان کرد بەم جۆرەیە هەفتەی 2 جار بۆ 3 جار بخورێت، هەفتەی 2 جار بۆ 3 جار بخورێت، زیادەڕەوی نەکرێت. بن وەزنم 70 کیلۆیە دەبێت 70 گرام پرۆتین بەکاربێنم. دەڵێن دکتۆر 70 گرام پرۆتین 70 گرامە لە ماوەی چەندێکدا دکتۆر؟ یان 4 بەشە گۆژ یاخود پێویستە ئەو ڕژەیە لە جەستتدا هەبێ یاخود لە ژمێکا بیخۆیت 70 گرام پرۆتین. بەڵێ ئەو ڕێژەیە کە باسم کرد بڵێ لە ژەمێکدا بخورێت، ئەو 70 گرام پرۆتینە لە ژەمێکدا بخورێت، لە ڕۆژێکدا لە یەک ڕۆژدا بخورێت، نەک سێ ژەمەکە لە یەک ڕۆژدا ئەم پرۆتینە بەکار بێت و هەم ڕۆژش دووبارە نەکرێتەوە، هەفتەی 3 جار یان 2 جار ئەم 70 گرام پرۆتینە دووبارە بکرێتەوە تا تۆ نەکەی بیکەی بەعادەت هەموو ڕۆژێک و هەموو ژەمێک گۆشتی سوور بخۆی، هەفتەی 2 جار یان 3 جار گۆشتی سوورت پێویستە و زیادەڕەویش نەکەی، یعنی گە بە زمانێکی سەر جادە قسە بکەین بڵێم نیو شیش کەباب، نیو شیش تکە، یعنی ئەوەندەیە بڕەکە زیادەڕەوی نەکەی. و ئەگەر لە بیرشمانە چێت جۆری لێنانەکەی حازرکردنی گۆشتی سووریش مهمە بەڕاستی. ئێمە بە شێوەیەکی دینە سەر ئەوە دکتۆر، بەڵام ئەمێ باسی ئەوە بکەین کە چ جۆرە گۆشتێکی سوور بخۆین. بۆ نمونە گۆشتی ئاژەڵە گەورەکان، گۆشتی وڵاغ، گۆشتی مار، چ جۆرە گۆشتێک بخورێ باشترە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەوانەی گۆشتی سوور ئەوەی کە ناسراوە مەڕە بزنە با بڵێم مانگایە، ئەمانە هەرسێکیان با بڵێم بەهای خۆراکی خۆیان هەیە، بەڵام بە شێوەیەکی زانستی کە ئێمە پێداگیری بکەین لەسەر گۆشتی گۆلکە. گۆشتی گۆلک زیاتر لە هەمویان بەها خۆراکیەکان و کانزایەکانی زیاتر تێدایە بەڕاستی. بۆ دەڵێن گۆلک بە تەبیعەتی حاڵ وەکو تەمەن وەکو ناوی ئەوەی کە تەمەنێکی گەورەی نییە، گۆشتەکەی ناسکە بە ئاسانی هەرز دەبێ بە ئاسانی دەکوڵێت، سەرچاوەیەکی خۆراکی و ڤیتامینی زۆری تێدایە، بەڵام ئەگە تۆ بینە سەر گۆشتی مانگایەکی بەتەمەن یاخود گایەکی بەتەمەن هەم بە ئاسانی هەرز نابێت، هەم با بڵێم ئەو سەرچاوە ڤیتامینی و کانزاکانی کەمترە بە بەراورد بە گۆشتی گۆلک. بۆیە هەرسێکیان چ مەڕ چ بەزن یاخود گۆلک سەرچاوەیەکی خۆراکی و ڤیتامین و پرۆتینێکی باشیان تێدایە، بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر پێداگیری دەکەن لەسەر بەکارهێنانی گۆشتی گۆلک. بڵێ باش، اینجا ئێستا بابینە سەر ئەوەی کە چۆن گۆشتەکە بخورێت. هەنەجار سوورەکرێتەوە، ئەگوڵێندرێت و هەنەجار ئەبژێندرێت، کامەی دروسترە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی لە وڵاتی خۆمان بە هەرچێ جۆرەکە دەخورێت، بە سوورکراوەی، بە کوڵاوی یاخود بە برژاوی، بەڵام بە شێوەیەکی گشتی بە کوڵاویەکە لە هەمووی سەلامەتترە، لە هەمووی باشترە. بۆ لەبەر ئەوەی ئەم جۆرە کوڵاوی کە تۆ دەیکوڵێنیت ئەو مادە زیان بەخشانەی کە هەیە کەمتر دەبێتەوە، ئەو مادە ژەهراویەکانی کە تێدایەتی، ئەو مادە ئۆکسیدانتەکانی تێدایەتی لەناو
گۆشتی سوور کەمتر دەبێتەوە بۆیە ئێمە زۆر جار بە کەسە ئاسایەکان دەڵێن یان بە نەخۆشەکانیشمان دەڵێن تکایە گۆشت بە کوڵاوی زیاتر بەکاربێنن واتە کەمتر پەنا بەرنە بەر گۆشتی سوورکراوە یاخود برژاو بۆ لە مەسلەی برژاوەکە یعنی زۆر جار یان تۆ زیاد لە پێویست دەیبرژێنیت بەها خۆراکەکانی ڕزە دەی بە شێوەی دەبێتە شێوەی خەڵوز ئەم شێوەی خەڵوزەش وا دەکات کە کاریگەری خراپی لەسەر معیدە و سوورێنچک و ئەمانە و ڕیخۆڵەکان دروست ببێت یان جاری وایە تۆ کەم دەیبرژێنیت کە کەم دەیبرژێن مادە زیان بەخشەکانی هەر تێدا هەیە و تا زۆر هەندێک بەکتریا و یاخود مادە ئۆکسیدانتەکان بە سوورکراوەیش بۆیە ئەمە حەزمانینە بە سوورکراوی نەخۆش یاخود کەسی ئاسایی گۆشت سوور بکاتەوە لەبەرەوەی ئەو ڕۆنی کە تێدا سوور دەکەیتەوە هەم بەهایەکی خۆراکی و کالۆری زۆری تێدایە گۆشتە سوورەکەش کالۆرێکی زۆری تێدا هەردووکیان زیان بۆ دروست دەکات سوتانەوەی معدەت بۆ دەکات کە بەردەوام تۆ بەم شێوە بەکاری بێنیت گرفتی تووشی شەکرەت دەکات تووشی زەخت دەکات تووشی نەخۆشی دڵ یان زۆر ئەمە بەکاربێنی ڕۆژانە تووشی خوانە خواستە سەرەتانی قۆڵۆن و ڕیخۆڵە و ڕێکە و ئەمانە دەکات بۆیە لە هەمووی مهمتر کوڵاندنی گۆشتی سوور لە هەمووی سەلامەترە و لە هەمووی باشترە بۆ بەها خۆراکەکانی دەمێنێتەوە مادە زیان بەخشەکانت لێ قوتار دەبێت بەڵێ باشە دکتۆر لەسەر جۆری بژاردنەکەی کە تۆ وتی کاتە گۆشت ئەبرژێنرێت هەندێک جار لای خۆمان حساب کاکرێ بە خەڵوز جاری واشەیە کاڵ ئەبرژێت ئێمە کاتێک شێفە جیهانەکان دەبینین ڕەنگێکی پەمەیی ئاڵ لە نێو گۆشتەکەدا دەمێنێتەوە اینجا پێشکەشی میوانەکان و اینجا پێشکەشی ئەو کەسەی دەکرێت کە گۆشتەکە دەخوات ئەمە شێوازێکی دروستی لێنانە یاخود چۆن بزانین گۆشتەکەمان بە شێوازێکی گونجاو بژاندەوە بۆ پێی ینی خواستێکی زۆر لەسەر گۆشتی برژاو هەیە بەڵێ ئەمە تامان ئەو گۆشتەی کە تۆ جەنابەت باز دەکەی با بڵێم ڕەنگەکەی و شێوازەکەی هەر تێک نەچۆ سوورە پێی دەڵێن ستێک ئەم ستێکە تامان بەتوانم شێوەیەکی مەقبولە توانین بەم شێوەیە زیاتر بەکاری بێنین بەڵام لە وڵاتی ئێمە حەزیان لێ زیاتر گۆشتەکە تام بگرێت بۆن بگرێت ئەمانە ئەم ستێکە تقریبان تۆزێک گەرم کراوە بەها خۆراکەکانی تێدا ماوە بەڕاستی بەم جۆرە تقریبان توان بڵێم تەندروستە پێچەوانی ئەوەی کە لای ئێمە زۆر دەیبرژێنن یاخود زۆر سووری دەکەنەوە ئەمانە شتێکی باش نییە بەڕاستی بۆیە ئەم ستێکە تەندروستترە سەحیترە بەڵام لە وڵاتی ئێمە بەم شێوەیە بەکار نایەت لەبەرەوەی تاموبوون و چێژ وەرناگرێ بەڕاستی بەڵام بە شێوە گشتگیرەکەی کە باسمان کرد زیاتر هەوڵ بدرێت بکوڵێندرێت بۆ ئەوەی بەها خۆراکەکانی بمێنێت و لە بەهازیان بەخشەکان نەجاتمان ببێت گۆشت بەتەنیا خۆی ناخورێ واتە ڕێژەیەک خوێشی پێوە ئەگەر بەڵێ بەتەکیت بۆی تام بگرێت ڕۆژێکی خۆی پێوە دەگەێت ئەگە بینە سەر جۆری گۆشتەکان ئەگە لای جەنابتان دیار بێت ئەمە پارچەکانی گۆشتی گۆلکە بەڕاستی ئەمە پەراسووە ئەمە پشتێتی ئەمە بۆ منە ڕانیەتی دیسان ئەمە سنگ و ڕانەکەیەتی ئەمانە هەرێکان بەهای خۆراکی تایبەتی خۆی هەیە بەڕاستی ئەگەر با بڵێن بینە سەر کەسێکی نەخۆش بەڕاستی بۆی بە دوور بێت لە ناڕێکی زەخت و شەکرە و ئەمانەی ئێمە زۆر جار ڕێنمایان دەکەین گۆشتی پەراسۆکە یاخود پشتەکە بەکاربێنن بۆ لە گۆشتی پەراسۆکە یاخود پشتەکە کەمتر چەوری تێدایە کەمتر چەوری تێدایە کە زیانی بۆ دروست دەکات سەرچاوەیەکی زۆری پرۆتینی تێدایە کەمتر چەوری پێوەیە با بڵێن پەراسوو گۆشتی پشتەکە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر ئەو کەسانی ئێستا بابەتێکێ ئەوانەی کە کیتۆ دەکەن زیاتر بۆ سەرچاوی خۆراکی وزیان پشت بە با بڵێن بە چەوری و پرۆتین دەبەسن پێیان دەڵێن بۆ منە ڕانەکە بەکاربێنن یان ئەو بەشانە بەکاربێنن کە بەشێکی زۆر چەوری تێدایە بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ کەسێکی بەتەمەن یاخود ئەوانەی کە نەخۆشی شەکرە و زەخت و ئەمانیان هەیە ڕێنمایان دەکەین پشت و پەراسۆکە بەکارن بۆ لەبەر ئەوەی چەوری کەمتر تێدایە و سەرچاوێکی زۆری پرۆتینە پرۆتینش کە بە شێوەیەکی ڕێک بخورێ هیچ زیانێکی بۆ ناکات بۆیە دەبێت بە دوور بین لەوەی کە گۆشتی سوور بە دێوەزمە دەناسێنرێت گۆشتی سوور هیچ زیانێکی وای نییە کە بەڕێکی بکرێت بەڵکو سوودێکی زۆری هەیە بە تایبەتی بۆ هۆرمۆنی ئافرەتان هۆرمۆنی پیاوانە کە سەرچاوەیەکی زۆر وزەکان و پێکاتەکان لەناو گۆشتی سووردا هەیە بۆ گەشەی منداڵ بۆ ڕێکی خوێن کە مادەیەکی زۆری ئاسن و زینک و کالیسیۆم و ئەوانەی تێدایە کە لە گۆشتی سوود بەردەستە بڵێ دکتۆر تۆ باست لە بەشەکانی بۆ نمونە گۆشتی ئاژەڵێک کرد بەڵام لەسەرتا قسەکانیش ئەوەت وتکە هەر تاکێک پێویستە بۆ منە لە ڕۆژێکدا لە هەفتەیەکدا 2 ڕۆژ لە هەر ڕۆژێکدا 7 گرام گۆشت بخوا بۆ کەسانەی کە دائلملوکیان هەیە ئەم ڕێژەیە ڕاستە و هەروەها ئەگەر هەر خواردیان چ بەشێکی گۆشتەکە بخۆن
بەڵێ ئێمە تا ئێستا کە قسەمان لەسەر بەکارهێنانی گۆشتی سوور کرد خواردنی گۆشتی سوور بۆ کەسێکی ئاساییمان باس کرد کە بەم جۆرە بیخوا هەفتەی 2 جار بۆ 3 جار هەر جارێ 70 گرام پرۆتین یاخود گۆشتی سوور بەکاربێنێت ئەوە بۆ کەسێکی ئاسایی بەڵام ئەگە بۆ بینە سەر نەخۆشەکان یانەوانەی کە نەخۆشیان هەیە چ داوالملوک بێت چ نەخۆشی زەخت و شەکرە و دڵ و ئەمانان هەبێ دەبێ بەڕاستی کەمتری بکەنەوە ئەو بڕا و ئەو بەشانەی گۆشتەکەش کە باسمان کرد خۆیان بە دوور بگرن بەڵام بۆ نمونە ئەوانەی کە نەخۆشی دڵ و زەخت وانان هەیە پیان دەڵێن گۆشتی گۆلکێکی ناسێک یاخود گۆشتی گیسێک یاخود گۆشتێکی بەرخی ناسێک و بیکوڵێنن گۆشتەکە بۆ ئەوەی بە دوور بن لە مادە چەوری کە تێداهاتێ بەڵام بۆ ئەو کەسانەی کە باسی کرد داوالملوکیان هەیە بەڕاستی بە شێوەیەکی گشتی دەبێت گۆشتی سوور کەم بکەنەوە ئەگە هە زۆر حەزیان لێ بوو بە هەفتەی 1 جار بەکاری بێنن و لەگەڵیشیدا گۆشتێکی ناسکی گۆلێک بە تایبەتی یان گۆشتی گیسێک یاخود بەرخ کە بە ئاسانی هەرز دەبێ و هەزم دەبێت هەفتەی 1 جار توانن ئەوان بەکاری بێنن بە کوڵاوی یان بە برژاوی یان بە سوورەوە کراوی بۆ کەسانی کە داوالملوکیان هەیە بە دڵنیایی بە کوڵاوی چونکە ئەوکو باسمان کرد تۆ لە کاتی برژاویەکە نازانی زۆر برژاندوتە کەم برژاندوتە ئەگە زۆر بیبرژێنی هەر خراپە کەمیش بیبرژێنی لەوانەیە هەر باش هەز نەبێ و هەرز نەبێ بۆیە لە هەمووی باشتر بە شێوەیەکی باش بکوڵێ بۆ ئەوەی ڕیشاڵەکانی دێک هەڵبوەشێ بە ئاسانی هەرز ببێ و زیانێکی وا دروست نەکات بۆ کەسانی کە داوالملوکیان هەیە باشە دکتۆر بۆ منداڵ بۆ کەسانی بەتەمەن بۆ تەمەنە گەنجەکان ڕێژی خواردنی گۆشت گۆڕانکاری بەسەردادێت بۆ نمونە دروستە منداڵێک لە بۆ نمونە 2 ڕۆژی هەفتەکەدا 7 گرام گۆشت بخوات منداڵێکی بچوو بۆ نمونە 4 ساڵە تەمەنی 5 ساڵە تەمەنی بەڵێ تاوان پرسیارەکەت پرسیارێکی بەجێ ئەم 7 گرامە بیدات سەرەتا باسمان کرد بە پێی وەزنە بۆ منە کە من وەزنم 80 کیلۆ بوو 80 گرام پێویستە وەزنم 70 کیلۆ بوو 70 گرام پێویستە بۆ منداڵیش بە پێی وەزنەکەی بەڕاستی ئەوانیش نابێت زیادەڕۆی بکەن لە گۆشتی سوور چونکە ئەگەر ئەوانی زۆر بەکاربێن بە دڵنیایی ئەوان تووشی داوالملوک دەبن تووشی بەردی گورچینە دەبن تووشی گرفتیان دەکات تووشی زۆربوونی مادەی ئاسنیان دەکات لە بەتەمەنەکانیش هە بە پێی وەزنە بە پێی کێشی نەخۆشەکەیە بە پێی کێشی کەسەکەیە بەڕاستی بۆیە نابێت زیادەڕۆی بکرێت بەڵام بە شێوەیەکی گشتی گۆشتی سوور بۆ هەموو تەمەنەکان باشە لە منداڵ بۆ بڵام کەسێکی بە گەنج یاخۆت پیر بە شێوەیەکی گشتی باشە بەڵام بڕەکە فەرق دەکات چونکە کەسێکی ئاسایی و گەنج جوڵەی زیاترە حرەکەی زیاترە دەتوانێت ئەم چەوری و پرۆتینە هەزم بکەوە پێویستی پێوێتێ بەڵام کەسێکی منداڵ یاخۆت پیر پێویستی کەمتر بە ڕێژەی گۆشتەکەی واتە بۆ نمونە منداڵ لە تەمەنی چەنەوە دەستکا بە گۆشت خواردن ئەگەر بە ڕێژەیەکی کەمیش بێ بیرێتێ بەڵێ تەمەن منداڵ دوای تەمەنی 3 ساڵی یا 4 ساڵی بە شێوەیەکی گشتی خواردنی باش دەبێت دوای 3 ساڵی یان 4 ساڵی بۆیە لە دوای 3 ساڵی دەبێت ئێمە هەوڵ دەین منداڵەکەمە فێری گۆشت خواردن بکەین جا گۆشتی مریشک بێ ماسی بێ یان گۆشتی سوور بێت تەمەن بە کوڵاوی دەبێت دوای 3 ساڵی منداڵەکان فێری گۆشت خواردن بکەن چونکە گۆشت بەهایەکی خۆراکی زۆر باشی هەیە مادەی ئاسنی تێدایە زینکی تێدای کالیسیۆمی تە پرۆتین ئەمە بۆ گەشەی منداڵەکە زۆر زەرورە ئەو پرۆتینە چونکە لە بیرمان نەچێ ماسوولکەکانمان پرۆتینەکان ئەنزایمەکانی لەشمان پێکاتەیەکی زۆریان لە پرۆتینەوە دێت ئەم پرۆتینش لەناو گۆشتی سووردا هەیە بۆیە دەبێت منداڵەکانمان فێر بکەین هێواش شێوان لەسەر سفرە ئەگە پارچە گۆشتێکیان بدێنە دەمیانەوە فێری گۆشت خواردن من بۆ ئەوەی گەشیان ڕێک بێت و دەمارەکانیان و مێشکیان پتەوە بێت و خانەکانی مێشکیان بەقوت بێت بڵێ کەسانێک بە تەواوەتی ڕۆکخۆرن نە گۆشتی سوور و نە هیچ بەرهەمێکی ئاژەڵی ناخۆن لەسەر مەسەرنجت چییە تۆ ئاماژت بۆ کرد کە گۆشتی سوور گەر بە شێوازێکی دروست بخورێ سوود و ئیسفادەی زۆری هەیە ئەگەر کەسانێک بە هیچ شێوەیەک ئەم گۆشتە نەخۆن بە چی شتێک تەعویزی سوودەکانی ئەو گۆشتە بکەن ڕاستە لە دنیادا کەسێک پێی دەڵێن ڤیگان واتە ئەوانەی بەتەنیا ڕوەک دەخۆن گۆشتی سوور ناخۆن ناو کۆمەڵێک لە نەتەوەکان هەیە بەڕاستی ئێمە لە حەزەمان کردو تێبینیمان کردو ئەوانەی کە سەرچاوی سەرەکیان بەتەنیا ڕوەکەکانە واتا گۆشت بەکار نەهێنن یاخود پرۆتینەکانی شیر و هێلکە و ئەمانە بەکارنیان زیاتر کەم خوێنن بۆ مادێن دایمە ڕەنگیان زەردە بێتاقەتێن لاواسترێن ئەمانە زیاتر کەم خوێنن بۆ چونکە لەبەر ئەو مادە ئاسنەی کە لە گۆشتدا هەیە ناو بەڵام هێلکە و ماسی و ئەمانەدا هەیە لە ناو ڕۆکدانیە بەڕاستی بۆیە زیاتر دەبین کەم خوێنن بێتاقەتێن بەڵام ئەو پرۆتینەی کە لە ناو گۆشتی سووردا هەیە بۆ ئەوەی لە ڕۆکەکان دەستمان بکەوێت پیان دەڵێن بگەڕێنەوە سەر پاقلەمەلەکان وەکو نۆک و نیسک و ئەمانە کە سەرچاوەیەکی زۆر پرۆتینی تێدا پێویستە بۆ نمونە بۆ جستیان لە بەدیلی پرۆتین میوە
زیاتر کاربۆهیدرات و شیرینیە کەمتر پرۆتین و ئەم شتانەی تێدایە ئەو سەرچاوە گرنگکە باسمان کرد پرۆتینە یاخود مادەی ئاسنەوە زیاتر لە گۆشتدا هەیە لەگەڵ بەرهەمەکانی شیر و ماست و ئەمانە لە ڕووەکدا بەداخەوە کەمترە بۆیە ئەوانەی کە زیاتر ڕووەکین بێتاقەتن کەم خوێنن زووتر مادوو دەبن لەبەرەوەی سەرچاوی خۆراکیان کەمترە بڵێ. زۆر باشە دکتۆر نەک تەنها گۆشتی سوور بە ئێمە باسی گۆشتی مریشک و گۆشتی قەل و قاز و کە ئەمانش بە هەمان شێوە گۆشتی قەل و قاز ئەچنە قاڵبی گۆشتی سوورەوە لەگەڵەوەدا گۆشتی ماسی و خواردنە دەریایەکان بەگشتی ئەمانە چۆن بخورێن چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێ چتا چنێ سوودیان هەیە. بەڵێ ئێمە ئەمڕۆ دیار بوو بابەتەکەمان لەسەر داوالمولک بوو داوالمولکمان بەستەوە بە گۆشتی سوور بەڕاستی بەڵام لە بیرمان نەچێت ئەگە ئەو کەسانی کە گۆشتی سووریش ناخۆن ئەبێ بەدایل یاخود بەدیل جێگۆرکان بۆ پەیدا بکەین کە گۆشتی سوور نەخوات دەبێت گۆشتی سپی بخوات گۆشتی سپی کێن مریشکە قەلە قازە ئەمانەیە یاخود ماسیە گۆشتی سپی ئەویش لە بیرمان نەچێت لە دوای گۆشتی سوور بە جێگرێوەیەکی باشی گۆشتی سووردا دەندرێت لە سەرچاوە ڤیتامینەکانی وەکو پرۆتین و مادەی ئاسن و زینک و کالیسیۆم و ئەمانە بۆیە بەڕاستی قال یاخود قاز یاخود مریشک یاخود ماسی خواردنە دەریایەکان سەرچاوەیەکی زۆر باش کالیسیۆم و ڤیتامین و پرۆتینیان تێدایە ئەو کەسانەی کە گۆشتی سوور ناخۆن تکان لێ دەکەین وەکو بەدیل گۆشتی سپی بەکاربێنین ئەویش بەدیل یاخود جێگرەوەیەکی باشی گۆشتی سوورە لە بیرمان نەچێت ئەو پرۆتینەی کە لە ناو سنگی مریشکدا هەیە یەکسانە بۆ پرۆتینەی هەندە زیاترێت لەو پرۆتینەی کە لە گۆشتی سووردا هەیە بۆیە گۆشتی سپیش بەدیلی گۆشتی سوورە ناکری ئێمە بەجارێک واز لە هەموو گۆشتەکان بێنین ئەگەر حیوان نەخۆین یاخود گۆشتی سوور نەخۆین دەبێت گۆشتی سپی مریشک و قەل و یاخود ماسی بەکاربێنین. بەڵێ دکتۆر دەمەوێت دواڕێنمایی خۆت پێشکەش بە بینەران بکەی بۆی بتوانن بە شێوازێکی تەندروست مامەڵە لەگەڵ تەندروستی خۆیان بکەن ڕێگەی خواردنی گۆشت و مریشک و قەل و قاز و ئەم بابەتانەی کە باسمان کرد. بەڵێ دواڕێنمای ئێمە ئەوەیە ئێستا قسەیەک زۆر بڵاوە دکتۆر من چاوریەکانم زۆرە چاوریەکانم فولە وازم لە گۆشتی سوور هێناوە تامان ئەمە زۆر هەڵەیە وازم لە گۆشت هێناوە ئەمە زۆر هەڵەیە تۆ ناکرێ واز لە گۆشت بێنیت سەربەخۆ وەکو باسمان کرد خواردنی گۆشت دەبێت بەکار بهێنرێت دەبێت ڕێک بکرێت هەفتەی 2 جار 3 جار بەکار بهێنرێت زیادە ڕێوی نەکرێت 7 گرام بەکار بێنین واتە نیو شیش گۆشت نیو شیش تکە عنی بۆ بڕە سەر جادەی کە بۆی بڕەکە دیاری بکەین ئەگە هەر گۆشتی سووریش ناخۆی گۆشتی سپی دەبێت بەکاربێن ئەگە هەر گۆشتی سپیش ناخۆیت دەبێت هێلکە بەکاربێن ئەوانە سەرچاوەیەکی زۆری پرۆتین و ڤیتامینەکانە کە بۆ ئیشکردنی ماسوەکان بۆ خانەکانی مێشک و دەمار و ڕاپەڕاندنی ئەو جوڵە حرەکەی کە هەمانە ئەو دوو هۆرمۆنی کە باسمان کرد هۆرمۆنی پیاوەتی و هۆرمۆنی ئافرەتانە بەڕاستی سەرچاوەیەکی زۆری وزە و پێکاتە مادەخۆرەکان لە گۆشتەوە دەست پێ دەکات بۆیە زۆر هەڵەیە ڕاگرتنی گۆشت بە بیانووی ئەوەی کە تۆ وەڵام من چاوریم زۆرە چاوریم فولە لە بیرمان نەچێت ئەوەندەی کە شیرنایەتی کاربۆهیدرات ئەم شەکرسپی کە بەکاری دێنین کۆلیسترۆڵ و چاوریمان بۆ بەرز دەکاتەوە نیو هێندە کەمتر گۆشتی سوور ئەو مشکلەیەمان بۆ دەکات بۆیە تەرکردنی شەکری سپی یاخود شیرنیەکان زۆر باشترە لەوەی کە تۆ بێی گۆشتی سوور تەریکەی واتە میوە ئەو شەکرە زۆری کە لەناو میوەدا هەیە و گرفتان بۆ دۆزەکە تۆ زۆر بەکاری بێنی کەمتر بەڕاستی گۆشتی سوور گە بە شێوەی کە ڕێک بخورێ گرفتان بۆ دروستەکە بڵێم بۆیە دەڵێم ئەگە خوا بیدات بگونجێت هەفتەی 2 جار بۆ 3 جار گۆشتی سوور زەڕورە ئەگەر نەکش گونجا لەبەر باری دارایی و هەر گرفتێکی تر ئەتوانی پەنابڕینە بەر گۆشتی سپی بۆ جێگرەوەی پرۆتین و مادەکان زایەکانیان. زۆر سپاس بۆ دکتۆر ئەحمەد مستەفا پسپۆڕی نەشتەرگەری گشتی زۆر سپاس بۆی لە هەولێرەوە میوانی ئێمە بووی دکتۆر. زۆر سپاس بۆ ئێوەش. باس خۆشەویستان وچانێک و دەگەڕێمەوە.